پیرۆز بێ لە کوردانی گشت جیهان و هەر چار پارچەی کوردستان. بەداخەوە ئێمە کەوا ئەو ساڵە نەمانتوانی ئاهەنگی نەورۆز بجێڕن و ئاگری نەورۆز بکەینەوە لەبەر ئەوەی کەوا ئەو شەڕە نەگریسە نەخوازراوە بەسەر ئێمەدا سەپێنراوە و کە ئێمە بەشێک نین لەو شەڕە. بەداخەوە کە ڕۆژانە نەیاران و دوژمنی گەلی کورد کە هەرێمی کوردستان بەردرۆن و ساڕۆخ دەدەن کە هەروەکو گوتم هیچ گوناهێشمان نییە ئێمە لەو شەڕەدا، بەڵام کە چاویان بە ئارامی و ئاسایشی کوردستاندا هەڵنایە دەیانەوێ ئەو ئارامیەمان لێ تێک بدەن و بارودۆخەکەی ئێمەی کوردی تێوە بگەڵێنن. بەڵام ئێمەی کورد زۆر زۆر هوشیارترین لەوانە کەوا هیوادارم سەرکردەکانشمان گەلێک هوشیار بن و خۆیان لەم شەڕەدا تێوە نەگلێنن و هەمیشە بەرگری بکەن ئێمەی کورد و کەوا گەلەکەشمان هەمیشە ئامادەین و بۆ بەرگریکردن لە هەرێمی کوردستان و لە هەر پارچەی کوردستان. هیوادارخەوە یەک بەخۆم کە یادی نەورۆز، ڕۆژی نەورۆز زۆر زۆر پێم خۆشە کەوا هەموو ساڵێ ئاگری دەکەمەوە. بەداخەوە ئەو ساڵە لەبەر ئەو شەڕ و ئاژاوەیە من بەخۆم ئاگرم نەکردەوە و هەروەها وەکو ڕێنماییەکیش بوو کەوا لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو بۆنە و چالەکیەکان ڕاگیرا لەبەر ئەوەی کە سەلامەتی خەڵک بپارێزرێت و ئاگر نەکرێتەوە خەڵک کۆ نەبێتەوە لە شوێنەکان لەبەر چاوەڕوانی درۆن و ساڕۆخ نەکەین لێمان بدرێت. بەداخەوە کە ئێمەی کورد مانگەک پێش ئەو ڕۆژە خۆمان ئامادە دەکەین، جلی کوردی دەکڕین، جلی کوردی دەدوورین، منداڵەکانمان بە کوڕ و بە کچوژن و پیاوە خۆمان ئامادە دەکەین لە بۆ ئەو ڕۆژە کەوا ئاهەنگ بجێڕین. بەڵام بەداخەوە ئەو ساڵە بەتای منداڵەکان زۆر پەرۆشن لە بۆ ئەو ڕۆژەی کە داوا دەکەن لۆ نەورۆزمان نەکرد، لۆ ئاگری نەورۆزمان نەکرد، لۆ ئاهەنگمان نەجێڕا. ئەوەی ئێمەش ڕوونکردنەوەیان دەدەینێ لەبەر ئەو بارودۆخەکەوە نەمانتوانی ئاهەنگ بجێڕین. ئێمەی کورد ساڵانە لەو مانگەدا و لەو ڕۆژەدا کەش و هەوا باران بووە، بەفر بووە، بەڵام نەبوویتە ڕێگرێک لە بەردەم ئێمەی کورد کە ئاهەنگی نەورۆز نەجێڕن و لەبەر باران و ناو بەفریش ئاهەنگمان جێڕا و ئاگرمان کردێتەوە. بەڵام بەداخەوە ئەو ساڵە نەمانتوانیکەوە ئاگری نەورۆز هەرکەین و ئاهەنگ بجێڕین. بەداخەوە ئێمەی هەرێمی کوردستان کە ئێمە هەرێمی کورد هەرێمێکین لە عێراقدا ڕۆژانە بەردرۆن و ساڕوخ دەدرێن کە حکوومەتی عێراق لێ بێدەنگە لەبەر چاوی ڕۆژانە کەوا ئێمەی هەرێمی کوردستان دەدرێتە بەردرۆن و ساڕۆخ. هیوادارم کەوا چارەسەریەک ببینتەوە لەو بارودۆخە کە هەتاکو ئێستا دەبینین خوێندنگەکان و قوتابخانەکانیش کە نەیانتوانیوە بچن ناو خوێندنگەکان و قوتابخانەکانەوە لەبەر ئەوەی کەوا لەبەر ئارامی و ئاسایشی کەوا منداڵەکانمان ناتوانین، دایک و باوکەکانیش زۆر نیگەرانن لەبەر ئەوەی کە منداڵەکانیان بنێرنەوە بەرخوێندن. هیواداری کوردستان کێشەکە چارەسەر بکەن و بتوانین ئێمە بە ئارامی و ئاسایش لە هەرێمی کوردستاندا ڕۆژانەی خۆمان بەسەر ببین. نیگار حەمەدەمین عەباس، دانیشتووی شاری کۆیە. لێ دەکەم سلێخان وەڵڵاهی لە خۆ دەزانی سارانە گەلی کورد هیواتی ئەو جەژنەیە هەموو سارێکە بە جۆشی خۆشەوە ئالەمە لە خۆی حازر دەکات لە بۆ جەژنی نەورۆز لە چەند شوێنێک ئاگر دەگیرێتەوە بە بۆنەی جەژنی نەورۆز، جەژنی نەتەوەی کوردستان و جەژنی گەلی کووردە. بەڵام بەداخەوە ئەو سار زرۆفەکە وای لە کە زرۆفەکی نالەبار هاتە پێشێ و ئەو شەڕ هەرا بە ئێقەی کورد چەسپە زۆر زۆر وەزعەکە ناخۆش بۆ و مەترسیدارە. بەڕاستی خەڵکەکە نازانین ئاگە لە جەژن و لە خۆشی و شادی و نەورۆز نەمایە لەبەر ئەو زرۆفە زۆر زۆر کاریگەری خستە سەر وڵاتەکەمان. هیوادارین عێراقیش دەوڵەتی عێراق کە ئاگاداری ئەو وەزعەیە و ئەویش دەبەرەوەری خاچی کوردستان بپارێزیتن لە بارەی ئەو شەڕ و شۆرەیە دووربی لەمە ئەو شەڕ و شۆرە. بەڕاستی وەزعەکە زۆر ناخۆشە، کەس ئاگە لە نەورۆز نەما و هەموو سارە هیواتی ئەو ڕۆژە پیرۆزە بووین کە یادی بکەن و هەموو کورد بە جۆش خۆشەوە بستە سەیرانگاکان سەیرانی نەورۆز بکاتن، جەژنی نەورۆز بکاتن. ئەو کوردستانە بە ئەو شەڕە لەمە دوورە بەس بەسەرمەدا چەسپە. ئیشاڵە هەوڵ و هیمەتی ئەوەش
دەوڵەتی عێراقیش دەبی ئەویش دەست پێش خەرێ بکاتن لە بۆ سەروەری یاسای کوردستان. پێشتر جەژنی نەورۆز کە دەکرا خەرێک زۆر زوو خۆی ئامادە دەکرد، چەند ڕۆژ پێشتر بە جچی کوردیمان دەکرد و شتمان حازر دەکرد و هەتا بەیانەکەی زوو هەردەستان شتمان حازر دەکرد و بچین لە بۆ ئەو شوێنە سەیرانگار خۆشانی کوردستان. بەرام بەداخەوە ئەوسا هەتا ئێستا سەفرەکمان نەکردی لەبەر ئەو بارودۆخی هەموو دەمێت درە کووتکەوە هەموو دەمێت درمان لەناو مسمان لەبەر ئەو وەزعی زۆر ناخۆشە وەزعەکە بەڕاستی تاسی زۆر لەسەر کوردستان کردیا زۆر غەدریش یعنی بەڕاستی ئەوە وەزع لەمە دوور لە بەسەر کوردستان دەسەست بە ئەو وەزعە.